پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم جاري وهبوا نيوجي عشاي سورتي والتين والزيتون خوێنەوە جاری وا بۆ نوێژی عیشای درێژتر بووە لە نوێژی مەغریب جار ئەمەیان کردە و جار ئەوەیان کردو تەنانەت ڕۆژێ معاذی کوڕی جەبەل لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوێژی کرد ئەگەڕایە بۆ لای قەومەکەی بەرنوێژی بۆ قەومەکەشیە کرد لەوێ سوورەتی بەقەڕەی خوێنا بە کاملی یەکێک لە ناو نوێژەکەیە دەرچوو تووڕە بوو لە ناو نوێژەکەیە دەرچوو هاتە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شکاتی کرد فرمی یا رسول الله معاذ لای تو نوێژەکات هەتا دێتە لای ئێمە تاخیرە بێت ئەوش سوورەتی بەقەڕەی بە کاملی خوێناوە 2 جزء نیوە 286 ئاەتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بانگی معاذی کرد فەرمووی ئەفەتان ئەنتە یا معاذ ئەی معاذ تۆ فیتنە بنیتەوە بۆچی واکەیت طبعا وریابن کاتێ فەرمووی ئەفەتان ئەنتە یا معاذ نەک لەبەر ئەوەی کە نوێژەکەی درێژ بووە چونکە ئەو پیاوە کە نوێژەکەی بڕی دەرچووە دەرەوە وتی لەوەی ئەمە منافق بێ حەزی لە نوێژ نەبێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی وا مەڵێ پێی مەڵێ منافق ئەفەتان ئەنتە یا معاذ ئەتەوێ نیفاق بنی ئەتەوێ فیتنە بنیتەوە بەم قسەیە ئەم قسەیە مەکە أين أنت من سبح اسم ربك الأعلى أين أنت من إذا الشمس كورت أين أنت من سورة والتين والزيتون أي بو أم سورتان أدنى خوێنا بۆیە جار ئاواش درێژیکەی مشکلە نییە بەڵام ئەوانەش بخوێنە مراعاتی خەڵکە خەڵکێکەیە نەخۆشە خەڵکێکەیە بێتاقەتە خەڵکێکەیە کاسبیەکە بۆیە مراعاتی ئەوانەش بکە کەواتە ڕەخنەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەوە نەبوو نوێژەکەی درێژ بووە ڕەخنەکەی لە چی بووە لەوەی کەوا اتهامی بەرامبەری کردو بە نیفاق پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەم قسەی تۆ ئەبێتە مای فیتنە ئەوە مەڵێ